ئەمڕۆ بەڕێز دکتۆر دیندار شەریفم لەگەڵە کە پرۆفیسۆر یاریدەدەرێک لە بواری نەخۆشیەکانی پێست لە شاری هەولێری خۆشەویستەوە. دوای بە خێرهێنان و بەیانی باش دکتۆر ئەمە ڕاستەخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم، پێست بۆچی وشکە بێتەوە؟ هۆکارەکانی وشک بوونەوەی پێست بە تایبەت لە وەرزی سەرمایە. بەڵێ بەیانتان باش، سڵاو بەیانتان باش، سڵاو لە بینەرانی کەناڵی کورتسات. زۆر سپاسیوە دەکەم بۆ پێدانیاد ئەم دەرفەتە لەو دیمانەدا بۆەوەی هەندێک زانیاری بخەینەڕۆ سەبارەت بە وشک بوونەوەی پێست کە یەک لە نیشانەکانی هەندێک گروپێک لە نەخۆشی کە لە پێست ڕوودەدا. زۆربەی کات پێست کە وشک دەبێتەوە هۆکارێکی جینێتیکی خۆی هەیە، واتە بۆ ماوەی پێست لە ڕووی دابشکردن و پۆڵینکردنی خۆیەوە هەندێک جار چەورە لە هەندێک کەسدا مامناوەدا، لە هەندێک کەسدا وشکە، بەڵام سەرای ئەوەش هەندێک کاریگەری دەوروبەری لەسەر دەبێ. ئەویش یەکێک لەوانە بە نزبنەوەی پلەیگەرما یان بەرزبنەوەی پلەیگەرما بەنسبەت ئێمەوەکە ئێمە ئێستا لە وەرزی پاییز بەرە وەرزستانین کە پلەکانی گەرمە نزم دەبێتەوە، ڕادەی شێداری بەهۆی کەمبارینەوە کەمە، لەو کاتدا پێست وشک بوونەوەی تێدا ڕوودەدا. ئەوە پەرچەکەدارێکی فەلسفە سەرجیەکە لە پێست ڕوودەدا. ئەوەیان لێک لە هۆکارەکانی وشک بوونەوەی پێستە. هەندێک جاریش ئەو تاکەیان بڵێن ئەو نەخۆشە خۆی دەبێتە هۆکاری زیادبوونی وشک بوونەوەی پێستیش، ئەویش بە زیاد شوشتنی پێستەکە ئەگەر هاتوو لە حاڵەتێکدا گەر پێستەکە بخۆی کەمێک بەرە وشکاتی ڕۆیشت، ئەویش زیاد شوشتی زیاد بەکارێنانی سابوون و یان شامپۆکان کە بۆ پاکردنەوەی جەستەی مرۆڤ بەکاردێ، ئەوانیش یەکێکن لەو هۆکارانەی کە وشک بوونەوەی پێست تێدا ڕووددا. بەڵێ دکتۆر، هەندێک کەس ئەڵێ من بە سروشت پێستم وشکە، ئەم شتە تا چڕادێک لە ڕۆژانسیەکەەوە ڕاستیان کەس هەیە کە هەر پێستی وشک بێ خۆی و هەموو کات پێویست بەوە بکا کە ئەگەداری پێستی بێت؟ بەڵێ لە هەندێک نەخۆشی بۆ ماوەیی کە لە پێستدا هەر وەکو نەخۆشی ئێگزێما یا نەخۆشی هەستەوەری پێست، ئەوانە بۆ خۆیان لە خۆیان وشک بوونەوەی پێستیان هەیە کە یەکەم نیشانەیەکەوە لەوانەیە دەرکەوێت لە پێستەکانیان. ئەو نیشانە لەوانەیە لە کاتێک دەڕوودا کە نەخۆشەکە لە تەمەنی 1 ساڵیە یاخود دوای ئەوە ڕوودا. ئیتر ئەوە بەڵێ ڕاستە لە ڕووی زانستیەوە پێویستە ئەو کەسانە کە پێشتر لە کاتی منداڵی لەلایەن داکوباوی و چاودێری بکرێت و بە شێوەیەکی بەردەوام کرێمی چاورکەرەوە یانش کرێمی شێدارکەرەوە بەکاربێنن، بە تایبەتی لە شەوان یاخود مەسە دوای کردداری خۆششتنەوەوانە پێویستیان بە شێوەیەکی بەردەوام بەو کرێمانە هەیە. ئەگەر هاتوو ئەو حاڵەتە بەردەوام بێت دوای تەمەنی باڵغبوون یان تەمەنی دروستبوونی هۆرمۆنەکان کە دەکاتە تەمەنی لەوانە لە تەمەنی 11 دەست پێ بکاتە 16، ئەویش وا دەکات کە پێستەکە بەرەو چەورتر بێ. لەو کاتەدا ئەو وشک بوونەوەی پێستە تا ڕادەیەک چارەسەر دەبێ هەر بۆ خۆی لە خۆیدا وەکو حاڵەتێکی فیزیۆلۆجی خۆی. ئەگەر هاتوو بەردەوام بوو دوای ئەوەش ئەوە بە تاکید پێویستی بە شێدارکەرەوە و بە چاورکردنی پێست هەیە بە شێوەیەکی بەردەوام لە کاتی پێویستدا. زۆر باشە دکتۆر، دوو حاڵەت هەیە، ئێگزیما و لەگەڵ ئەوەی سەدەفی پێ ئەوترێ لە ناو خەڵکە. ئەمە دەستەواژەکان ئەگەر ڕاستە هیوادارم ئەگەر ڕاستیش نەبووم ڕاست بکەیتەوە ئەو دەستەواژەی کە لە ناو خەڵکە بەکارێنێ و جیاوازی ئەم دوو حاڵەتە چییە؟ بەڵێ ئێگزێما بۆ خۆی واتە هەستەوەری خودی پێستەکە
یا هەندێک جار لەوانە دکتۆر بن نەخۆش بڵێ ئەوە هۆکارەکەی لە ناو پێست خۆیتی یان لەجا دەڵێ لە ناو خوێنیتی بەتەکی لە ناو خوێنی یان لە ناو پێست خۆیتی شتێکی داخلی خۆیتی ئەو هەستەوەریە دەبێتەوە سوور بنەوە خورانی پێست و دروست بوونی هەندێک جار پەڵا لەسەر پێست و شک بوونەوەی پێست بەڵام سەدافیە حاڵەتێکی ترە کە بەتەواوی جیاوازە لە ئێگزێما یان هەستەوەری پێست سەدافیە بریتە لە حاڵەتێک کە دروستبوونی بەشی سەرەوەی پێست زیاد لە حەد دروست دەبێت لە هەندێک شوێنەواری پێستدا لەوانەیە مەسەر لەسەری چۆکەکان یان لەسەر ئانیشک یا لە هەندێک شوێن کە بەهۆی جلوبەرگەوە فشاری لەسەر بیانیش لێخشانەکان زیاتر بن یا لە ناوسەری ئینسان کە دەبێتە هۆی ئەستوربوونی پێست و دروستبوونی کلیپ توێژێکی زیادە لەسەر پێت کە دەبێتە هۆی توێژ هەڵدانی پێست ئەویان جیاوازە ئەوان هەستەوەری نییە حاڵەتێکی درێژخایەنە ئەو پێویست لە بڵێم لەوانە لە ڕووی زانستی نەخۆشی زانی حاڵەتێکی دژوارتر بێ زەحمەتتر بێ لە ئێگزێما و هەستەوەری پێست بۆ چارەسەرکردن و هەروەها دروستبوونی زیانەکانی لەسەر ئەندامەکانی تری یان ئەندامەکانی تری لەشی مرۆڤ. بەڵێ دکتۆر پێمان بڵێ چ خویەک چه ڕۆتینێکی ڕۆژانە هەیە کە زۆر زیان بە پێست دەگەێنێ وانەی کە ڕۆژانە خەڵگێکن و تۆتەوێت لێرە بۆیان ڕاستکەیتەوە؟ بەڵێ ئەو خوانەی کە زۆر بڵێن لە ناو کۆمەڵگەی ئێمەدا باوە ئەویش زۆر کات بەکارهێنانێکی زۆری سابوونەکان وا دەکات کە زیان بەبەر پێست بکەوێ بە تایبەتی هەندێک وەکو بڵێ هەندێک بوتە هەیە کە خەڵک هەندێک باوەڕ هەیە بۆ نمونە بەکارهێنانی سابوونی ڕەقی یەکێک لەو هۆکارانێک کە زیانێکی زۆر بەبەر پێست دەکەوێت هەروەها بەکارهێنانی هەندێک سابوون کە لە بازارەکانی ئێمەدا هەن بە ناوی سابوونی گیایی و سابوونی سروشتی بە هەڵبەت هەموو سابوونەکان لە شتی سروشتی دروست دەکرێن جا ئەوان بنیان هەر شتێکی ترم بەڵام بە تایبەتی ئەوانەیە کە ئیدعا دەکرێت کە سابوونی سروشتین لە بازارەکان دەهان ئەوە هی مەسەلەن بڵێن زەیتونە یان شتی ترە ئەوانە هەز دەکەین و تبینی ئەومان کە لە زیاتر زیان بە پێست دەگەینێ لەبەر ئەوەی لە pH یانیش لە ڕووی کیمیایەوە ساز نییە لەگەڵ ینی هاو ساز نییە لەگەڵ حاڵەتی کیمیایی پێست خۆیدا ئەوە یەک لە سەبەبەکانیان لەو دیارەدانە کە زیان بە پێست دەگەێنێ هەروەها بەکارهێنانی ئاوی گەرم پێست بە تایبەتی پێستی دەموچاویەک لەو شتانێکە وا دەکات کە پێستەکە شل بێتەوە و یاخود هەندێک لە فەرمانەکانی تێک بچێ ئەوەیە بەکارهێنانی ئاوی گەرم بۆیە وەکو پزیشک ڕێنمای ئەوە دەکەن کە دایمەن ئاوی شرەتێن یاخود ئاوێک کە بەرەوسادی بڕوا بۆی پێستەکە دایمەن لە حاڵەتێکی فیزیۆلۆژی ئاسایی خۆیدا بێ تەندروست بێ و نەبێتە ئەوی دروستبوونی هیچ نەخۆشیێکی تر وەکو دروستبوونی زیبکە و یاخود هەستەوەری. زۆر باشە دکتۆر هەندێک کەس هەیە ڕۆژانە چەند جارێک دەموچاویانە شۆن شتنی دەموچاو لە ڕۆژەکە چەند جار پێویستە و ئایا تەنها بە ئاو بێ یاخود پاکشکە ڕۆژ بەکاربێنرێت؟ بەڵێ کاک دکتۆر ئێمە دەبێ ئەو شتە وەرگرین کە بڵێن ئێمە وەکو دەوروبەر وەکو ئەو کاریگەریانە فیزیایانە کە لە دەوروبەر کاریگەری دەخاتە سەر پێستی ئێمە بریتە لە ئەو شوێنە جوگرافیا کە پلەی گەرمی تێدا بەرزە ئەو وا دەکات کە ئێمە دەردانی عارەقە ڕژێنەکان و دەردانی چەوری ڕژێنەکان زیاتر بێ لە وەکو لە شوێنی تر کە لە جیهانداهان بۆیە شوشتنی دەموچاو پێویستە بەڵام نەگاتە حدێک زۆر لە
لە ئەوەی خۆی دەربچێ ئەویش لەسەر جۆری پێستەکە ڕادەوەستێت بۆ نمونە پێستێک ئەگەر زۆر چاور بێ ئەگەر چاور بێ چاوربوونی پێست لەو بە دیار دەکەوێت کە پێستەکە لە حاڵەتێکە کە زیبکەی هەیە یاخود هەندێک گرمۆڵی ژێر پێستی هەیە کە ناڕێکی دروست دەکات لە پێستدا یاخود دروستبوونی ئەوەی کە لە کوردەواری پێدەگوترێت زیوان ئەوانە هەمووی نیشانەی ئەوان کە پێستەکە چاورە ئەو پێستە ئەگەر هاتو ڕۆژانە سێ جاریش بشوورێ زۆر ئاساییە هەتا ینی بە ئاو سابوونیش بشوورێ زۆر ئاساییە بەڵام پێستی تر کە بۆ نمونە لە دوو جار زیاتر بشوورێ زیانی بەبەردەکەوێت بە تایبەتی ئەگەر هاتو هەردوو جارەکە یان هەموو جار ئێمە سابوون بەکاربێنی ئەوە لە ڕووی شوشتنی و بەکارێنانی سابوونەوە لە ڕووی بەکارێنان ئەوە دیسانەوە دووبارە دەکەینەوە کە بەکارێنانی ئاوی سارد بۆ دەمو چاوششتن شتێکی زۆر تەندروستە وا دەکات پێستەکە لە ڕووی جوانیەوە لە ڕووی تەندروستیەوە وەکو خۆی بمێنێتەوە بۆ بەردەوامی بۆ حاڵەتی خۆی بدا باشە تا چۆن بەکارهێنانی مایکاپ و هەندێک دەرمانی دیکە زیان بە پێستەگەهێنێ یا خودداوانەی کە ناچارن بەکاری بێنن چی بکەن بۆی کە پێستیان تێک نەچێت لە دوای ئەوە بەڵێ کاک دکتۆر بەنسبەت مێکاپەوە ئەوانە ئەو کرێمانن با بڵێن لە ڕووی زانستی بڵێن دەرمانی پزیشکی پێستەوە ئەو کرێمانان کە بۆ ڕادەیەکی زۆر شێدارکەرەوەیان تێدایە دەتوانین سوودیان لێ ببینی وەکو شێدارکەرەوە هەروەها لە هەمان کاتدا هەندێک مادەی کیمیایی تێدا وەکو ڕنگ ئەوانە ئەوانە کالێک لەگەڵ پێز دەکەن بە تاکید لەبەربوونی ئەو مادە کیمیانێکە وەکو ڕنگ هەیە لە ناویدا ئەو مادانێک کە وا دەکا کە پێڵێمەوە حافظە کە ناهێلێ ئەو مێکاپات تێک بچێ ئەوانە لەوانە بنە هەستەوەری بۆ پێست ئەوەیان وابزانام هەر ئافرەتێک کە مێکاپ بەکاردێنێ لەوانەیە دوای فترێکی کەم هەست بەوە بکە ئەو مێکاپەی کە بەکاری دێنێ ئەو براندەیان ئەوەی کە کڕیوەتی ئەو فترە هەستەوەری دروست دەکات یان ناویش کە بەوەی کە مەسەلەن پەڵای سوور دروست بێ لەو شوێنانە کە مێکاپی بەکارێنەوە یان دروستبوونی خورشت لەسەر ئەو شوێنانە دیارەی خوران ئەوە ینی پێمان دەڵێ کە ئەو مێکاپە زیان بە پێز دەگەنێ بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا ئەو شتانە ڕووینێدا مێکاپەکە دەتوانێت بەکاربێنێ و لە هەمان کاردا پێستیش بە شێدارکەرەوەی دەیهێلێتەوە ئەمما یەکشت دەبێت لە بیرمان بێ کە مێکاپەکە نابێت بۆ فترەیەکی دوور درێژ لەسەر پێست بمێنێتەوە چونکە ڕێژەی هەڵمژینی ئەو مادە کیمیاوانێکە لە ناو مێکاپەکەدا هەیە بە درێژبوونەوەی کات وا دەکات کە زیاد لە حەدی خۆی هەڵبکێشترێتە لە ناو پێست و زیان بەر پێست بگەینێ ئەوەیان لەوانەیە بەپێی مێکاپەکە بەپێی براندەکە بگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی لەوانە ڕێگە نەدرێت لە زیاتر لە 8 ساعات مێکاپ لەسەر پێست بمێنێتەوە بۆ ئەوەی پێستەکە بای خۆی هەناسەی خۆی هەبێ دەردانەکانی خۆی وەکو دەردانی عرەقە و دەردانی چەوری خۆی هەبێ و پێویستە مێکاپەکە لە کاتی پێویست لە کاتی ئەوەی کە بڵێن ئیسراحەت و ئەوەدا مێکاپەکە بە تەواوی لە پێست جیا بکرێتەوە و لا ببرێ کە ئەویش دەرمانی تایبەتی دەوێت زۆر باشە دکتۆر باسی ئەوە بکەین هەندێک کەس شەوانە بەر لە نووسن هەندێک کرێم بەکارهێنن بۆ نەرمکردنەوەی پێست بۆ جوانترکردنی پێست بۆ بە گەنجی هێشتنەوەی پێست بەکارهێنان ئەم کرێمانە بەڕای بەڕێزت تا چەندێک پێویستە یاخود ناپێویست ناکات پێش نووسن هیچ کرێمێک بەکاربێنرێت و بە سروشتی بیاڵڕێتەوە باشتر باڵێ کاکتۆرەوە پرسیارێکی زۆر بەجێە بەڵام وەڵامدانەوەشی هەندێک زەحمەت دەبێ چونکە بەڕای من پێش هەموو شتێک پێویستە ڕاوێژکاری بە پزیشکی سپۆرەکانی پێست بکرێتن بۆەوەی بزانین ئایا بالفعل ئێمە پێویستمان بە چاودێریکردنی پێست هەیە لە کاتی شەواندا ئەوە یان یەک دوو هەمیان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لە ئافرەتدا
پێستی ئافرەت دوای بڵێن 24 و 25 ساڵی دەست دەکات بە پیربوون و دروستبوونی چرچولۆچی و شلبوونەوەی ئەوان بۆیە پێویستیان بە بڵێن چاودێرێکی تایبەتیان هەیە چاودێرێکی کە ڕۆژانە بۆی بکرێتن ئەو کرێمانە بەکاربێنرێت لە شەودا خۆی شەو کاتێکی زۆر گونجاوە بۆ ئەوی پێست بەشێکی یان بڵێن ڕێژەیەکی زۆر لە ئەو کرێمانە بەکاربێنێ یان بمژێت بۆ ناو خۆی بۆ ئیسفادەی لێ بکە چونکە پێستەکە ڕیلاکسە پێستەکە هیچ بەرکەوتەیەکی تری نییە ڕووناکی ئەوانە تەسیر لەسەر ئەو کرێمانە ناکە بەڵام لە هەمان کاتدا ئێمە دەبێ ئەوە بزانین کە هەندێک شەو پێویستە پێستەکە بەبێ کرێم بەجێ بهێنرێت چونکە پێست وەکو ئەندامێک ئەویش پێویستی بە هەناسەدان هەیە بەش ڕێژەیەکی زۆر کەم لە هەناسەدانی هەیە بەڵام پێویستی پێەتی بۆی هەموو کاتێک نەخێنکێندرێت بە ماسک و بە کرێمات و بە شتانە ئەگەر نا بەکارهێنانی ئەو کرێمانە بۆ کەسی گونجاو لە شەودا شتێکی باشە بەڵام هەموو شەوێک نا دەبێ بینەوەبینێکی بدرێتێ و ئیسراحەتێک بدرێتە پێست زۆر باشە دکتۆر هەندێک جار کەسانێکن کە لەسەر و تەمەنی 25 ساڵیەوە بەڵام هێشتا هەرزی بکە لەسەر پێستیان دروستە بێت هەندێک ڕۆتینی ڕۆژانە بە نمونە گۆڕینی بەرجی سەرین و خاولی و ئام شتانە تا چەندێک کاریگەرە لەسەر پیسبوونی پێست و دروستبوونی زیبکە بەڵێ دروستبوونی زیبکە واتە زیاد دەردانی چەوری لە چەوری ڕژێنەکان کە بە شێوەیەکی ئەو چەوری ڕژێنان لە ژێر پێست لە ناو پێستدا هەن وەکو بە شێوەیەکی دەبدەبە یان میزڵدانن ئەوانە ئەگەر چێوریەکان زیاد بوو وا دەکات کە ئەو ڕژێنە بڵێ بپەنمێ بە شێوەیەکی زیبکە لە ژێر پێست بە دیار بکەوێت ئەوانە پێش هەموو شتێک بارودۆخی ناوخۆی جسمی ئینسان لەشی مرۆڤ وا دەکات کە ئەو شتانە دروست بێ مەسەلەی ئەوەی کە زیبکانە ببەسرێتەوە بە تەمەنێکی معەنەوە بەڕای من شتێکی زۆر دروست نییە چونکە گەنجی ئێمە ئەگەر بڵێن زیبکەی گەنجی با بڵێن وادای بنێن گەنجی لە ڕووی فیزیۆلۆژیەوە لە تەمەنی بۆ نمونە ناوەڕاستی بیستەکان کۆتایی پێ نایە بەڵکو درێژە دەکێشێ بۆ تەمەنی 35 لەوانە زیاتریش کە لە ڕووی فەسەجیوە ئەوەیە هۆرمۆنی سێکسی لەو تەمەنەدا زۆر ئەکتیڤە هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوودە لەوانە ئەوە بێتە بەهۆی بەرزبوونەوەی ئەو هۆرمۆنانە بە تایبەتی لە ئافرەتدا کە هەموو 28 ڕۆژێکیان هەموو مانگێک ئەو هۆرمۆنان دەگاتە حەدی زۆر بەرزی خۆی و نزم دەبێتەوە ئەوانش وا دەکەن کە ئەو زیبکانە بە شێوەیەکی بەردەوام دروست بن بە تایبەتی لەو کەسانەی کە لە ڕووی بۆ ماوەیەوە ئەگەری ئەویان هەیە کە زیبکان تێ دروست بێ لە ڕووی تیۆریەوە پیسبوونی پێست ئەگەرێکی زۆر لاوازە لەوەی کە بێتە هۆی دروستبوونی زیبکە زیبکەی بڵێن گەنجێتی ئەوەی کە پێڵێن زیبکە گەنجێتی بەڵام هەندێک جار هەندێک کردار هەیە کە لەسەر پێست دروست دەکرێت لەوانە ئەو زیبکە زیاتر بە دەربێخی لەوانە بەکارهێنانی زۆر ماسک ئەویش کەوا دەکات کە شوێنەکە گەرمدا بێ دەمیلەکانی ئەو بڵێن پێست و ئەو گڵاند و ئەو غدانە بکرێتەوە و پیساتی بچێت ناوێ بێتە هۆی هەوبوونی ئەو شوێنە و دروستبوونی زیبکە یاخود ئەوەی کە جەنابەت باست کرد پیسبوونی پێست بەڵام لە کاتێکدا ئەگەر دەبێ پێستەکە مەسەلەن دوای شوشنێکی زۆر بەقوت بێ کە بڵێن دەرچەی ئەو گڵاندانەکراوە بێ بۆ ئەوەی ئەو پیساتیە بچێت ناو چەوری ڕژێنەکانم بێتەوە ئەوەی
هەوکردنی پێست و دروستبوونی زیبکە. باشە دکتۆرە گەزانین لە تەمەنێکی دیاریکراوی گەنجە زۆربەی زۆری گەنجان زیبکان لێ دروستە بێ ڕێنمایی وردە چییە بۆی ئەم زیبکەیە کاریگەری لاوەکی و درێژخان بەجێنێڵێ لەسەر پێست چکە بەشێک لە گەنجان ڕەنگە تا ماوەیەکی زۆر گرفتیان ئەوە بێت کە ئەم زیبکەیە شوێنێکی بەجێهێشتۆ لەسەر پێستیان چاڵێکی بەجێهێشتۆ یاخود بۆ بە پەڵەیەک و لا ناچێت. بەڵێ پسەرەکە بە تاکید ڕێنمایی خۆی دەوێ و با بڵێن ئەو مەفاهیمانەی کە خەڵک وەریگرتووە و بڵێن ئەوە زیبکە گەنجێ و پێویستی بە چارەسەر نیە تەنها شتێکی کاتێ بەڕای من شتێکی ڕاست نییە هەموو کاتێک دروستبوونی زیبکە لەسەر دەم و چاو پێویستی بە چارەسەر هەیە چونکە وەک ئەوەی جەنابەت فەرمووت لەوانە بێتەوە دروستبوونی پەڵەیەک یاخود بدروستبوونی شوێنەواری ئەو زیبکانە بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆیە هەموو کاتێ ئەگەر هاتوو زیبکەکان بڵێن زیاتر لە 2-3 مانگی خان پێویستە سەردانی پسپۆری نەخۆشەکانی پێست بکرێتن بۆ ئەوەی ڕاوێژێکی تێری و تەسەلوەر بگیری لەسەر چارەسەرکردنی ئەوانە پێویستیان بە چارەسەری هەموو جۆرە زیبکەکان پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە لە ڕووی بەکارهێنانی کرێم یاخود حاب بەڵام دەبێ خشتەیەکی دیاریکراوی بۆ دامدرێ و کاتێکی لەوانە کەمتر نەبێت لە 6 مانگ پێویستی بەو ڕێنمایە و بەو چارەسەرانە هەبێ کە لەگەڵ پزیکەکەی خۆی بەردەوام بێ لەسەر ئەو عیلاجانە. هەروەها هەندێک ڕێنمایی تر کە لەوانە وا بکات کە ئەو زیبکانە کەمتر بڵێن کاریگەری خراپ دروست بکەن ئەویش بریتە لە هەندێک جۆری خواردەمەنی وەکو مادەی چۆکۆلات ئەو مادانێکە مەسەلەن لە بڵێن خەڵک پێ دەڵێن نەستەلە و نۆتێلا و ئەوانەی تر ئەوانە دەبی لە خواردن کەم بکرێتەوە نەهێڕێ و هەروەها بەکارهێنانی شیری کە چەوری زۆری تێدا ئەوانش کاریگەری خراپیان هەیە بەکارهێنانی خواردنی چەرەز و گوڵە بە ڕۆژە و هاوشێوەکانی بە هەمان شێوە کە چارەسەری نەگەتیڤی هەیە واتە خراپی هەیە لەسەر دروستبوونی زیبکە و هەم دروستبوونی ئاسەوارەکانی ئەوانە هەمویان وا دەکەن و هەروەها با بڵێن لە سەردەمەی کە ئێمە تێدا دەژین ئەو سەردەمەیە کە بڵێن لە شارەکان مەسەلەی فاستفود و ئەو شتانە زۆر بووە ئەوانە هەموو ئەو خواردەمەنیانە وا دەکەن کە هۆرمۆنەکانی ئێمە ئاکتیڤتر بن و وا دەکات کە زیبکە زیاتر دروست بێ بۆیە دوورکەوتنەوە لەو جۆرە خواردەمەنیانە یەکێک دەبێت لە هێڵە هەرە سەرەکیەکانی چارەسەرکردن و زایدەم گوێڕالی لە ڕێنمایەکانی پزیشک و بەکارهێنانی عیلاج ئەگەرنا دروستبوونی پەڵە و ئەو شتانە بە دڵنیایەوە لە کۆتایی مەتاف تووشی و حاڵەتە دەبن. دکتۆر دیندار شەریف سپاس بۆ ڕێنمایی وردەکانت سپاس بۆ ئامۆژگاریە زانستیەکانت ئەمە دەکەین کە هەموو لایەک پێستیان تەندروست و ساخ و سەلامەت بێ